یەکێک لە سەرەکیترین ڕێگاکانی ئاسوودەبوون بریتیە لە شوکرانەبژێری. من بە هەمووتان ئەڵێم وەکو ئامۆژگاری نایڵێم، وەکو ڕێکارێکی عەمەلی کە ژیانە بگۆڕێ، هەموو ڕۆژێ وەرە بە تایبەتی بە تەنها سپاسی خوا بکە لەسەر هەندێک لە ناز و نیعمەتەکانی خۆی. ناز و نیعمەتەکانی خوای گەورە ئەوەندە زۆرن لە ژمارە نایە. ئازیزان، هەر ئێستاکە کە ئێمە قسە ئەکەین، ئێستا هیوا هەیە لە تاو ئازاری دانی هاوارێتی. هەر ئێستا من و تۆ قسە ئەکەین، هیوا هەیە شێرپەنجەیەتی ئازارێکی زۆری هەیە. هیوا هەیە ئێستاکە کە من و تۆ قسە ئەکەین لە ژووری ئەمەلیات. هیوا هەیە کە ئێستا من و تۆ قسە ئەکەین، ئێستا ڕێک لە نەخۆشخانەیە قاچی ئەبڕنەوە، دەستی ئەبڕنەوە. بەڕێزە، ڕاستیەکەی بەخوای گەورە لە قورئانە فەرمێ ئین الئینسان لربه لەکەنود. بەڕاستی مرۆڤەکان بەرامبەر بەخوا زۆر ناسوپاسگوزار و بێمنەت. و ئەوە هۆکاری ئەوەیە زۆر کەس لە ژیانیا مرتاح نیت. من داواتان لێ پۆلی 12 با پۆلی 12 بیت. ئایا ئەو شتانە چین لە ژیانە کە ئەگەر نەبن ژیانی تۆ ناخۆشە بێ؟ یعنی تەسەورکەن ئازیزان، تێکی زۆر زۆر باسیت. من تێگە ناسم، بەس ئێسقانی ئەو ئێسقانە گەورەکەی ڕان، ئەوەی ئەها تۆپەکەی، بەس ئەوەی خەلەلی تایە. باشە، ئێستا چەندین دەفتەری سەرف کردووە و هیچ ڕۆژێکیش نییە بە ئاسوودەیی هەستێ و دانیشێت. ئێمە فەرقمان چییە لەگەڵ ئەو کەسانە؟ ئایا ئەگەر ئەوە ئێمە بووینایە چۆنە بووین؟ ئەی ئێستاکە ئێمە هەر بیرمان نییە. یعنی تۆ وەرە ئێستا هەر ئەو شوێنەی کە تۆ هەر بیرت نییە لە جیسمی خۆتا بەلایە. چیلات، مەعیدەت، دانت، قژت، پێستت، قاچت، کێ لە ئێسقانەکان ئابیێنە پێشچاوی خۆت. کەسێک ئێستاکە ئێسقانی قاچی ڕەش بووەتەوە و دکتۆرەڵێ بێ بیبڕینەوە، هاتوو وەرە یەک لەحزە بیر لەوە بکەرە خوای گەورە یەکی لەم نیعمەتە بەسیطانە کە ئێستاکە ئەوە بەسیط سەیرەکی لێ بسەنێتەوە. اینجا ئەزانی نە پۆلی 12 ئەوەندە گرنگی. باشە، من بە ئێواڵە هەر یەکێک لە ئێوە ئەگەر خوا نەخواستە دکتۆر بڵێ تۆ هاوێکت لە دەستی، قاچێکت لە دەستی، هەر پۆلی 12 لەبیر کەسێتەوە تەر بە پۆلی 12. بۆ ئێستا کە نایی سوپاسی خوا بکەی لەسەر هەموو نیعمەتە. ئێستا هەر یەکێک لە ئێمە کە دایکمان یان ئەوانەمان باوکمان هەیە، یان ئەوانەمان خوشکمان هەیە، برامان هەیە، هێشتا خوای گەورە تەمەنی پێیانین، ئایا ئەزانی نەمانی یەکێک لەمانە چەند ژیان ناخۆشەکە؟ ئەی بۆ نین ڕۆژانە بیری خۆمانی بخێ. ئایا ئەزانی خوای گەورە چەند دەرگای ڕەحمەت لە تۆ ئەکاتەوە ئەگەر بێت و تۆ شکرانە بژێری ئەو شتانە بی کە هەدە لە ژیانتە؟ ئێمە خوای گەورە باش ئەمان ناس ئەفەرمێ زۆربەی ئینسانەکان شکری نیعمەت ناکەن. باوەڕکەن یەکێک لە هۆکارەکانی نامرتاحیمان، یەکێک لە هۆکارەکانی دڵتەنگیمان، یەکێک لەو هۆکارانەی کە لە ژیانمانە جارجار وێڵە بین، بێتاقەتە بین، کەشەی بچووکمان لێ گەورە ئەبێ، هەر هەمان شتە. لەبەرەوە من داواکارم لە ئێوە با پۆلی 12 خوای گەورەتان لەبیر نەباتەوە، با پۆلی 12 ئەو هەموو ناز و نیعمەتەتان لەبیر ناباتەوە کە ئێستاکە لە ژیانتانە هەیە، بەڵام چاوەکانتان نایبینێ، گوێکانتان نایبیستێ. ئەمە ئینسانە، زۆربەی ئینسانەکان وان، مەسەلەکە من و تۆ نییە. تکایە بەگوێم بکەن لەم دەقەوە هەموو ڕۆژێ بە تایبەتی سوپاسی خوای گەورە بکەن، دڵنیا بن خوای گەورە بەرە ئاسوودەیی و ڕەحمەت، یعنی میهرەبانی خۆی ئەڕژێنە بەسەرتانە. و ئەو هەموو ڕاکردنە لە واقع خەوت دیە لەبەر ئەوەی نەفست ئەوێت تۆ ڕاکی لە واقع ئەچی بە خەیاڵە، لەبەری تۆ ئەوێ نەفست ئەوێت تۆ ڕاکی لە واقعەکە ناخۆشە. لەبەرەوە وەرن بە پەیوەندیەکی جوان لەگەڵ خوای گەورە، بە پەیوەندیەکی واقعی لەگەڵ ژیان دەوروبەرتان. پۆلی 12 بخەنەوە قاڵبەکەی خۆی. پۆلی 12 شتێک نییە هەموو ژیانی تۆ داگیر کات. پۆلی 12 ئێستا بۆ نمونە هیوا هەیە مۆزەفێکە لە دایرێک سعات 8 چەند سعات 2 ئەوە ئۆکەی، ئیتر نابێ ئەمە
تر لەبەر خاتری ئەوە مناڵی لەبیر بکە، ژنی لەبیر بکە، دراسێ لەبیر بکە، خزم لەبیر بکە، یعنی نابێت ئیشێکە و بەیانیان ئەچێت و ئەو کاتێکەوە توش تەلەبەی پۆلی 12 نابێ ناز و نیعمەتەکان لەبیر نابێ خۆت لەبیرکی، نابێ خوا لەبیرکی. لەبەرەوە داواتان لێکم کایە بەڕێزان خەمێکی خۆتان بخۆن، چونکە تۆ ئێستاکە من ئێستا پێتانەڵ ئێستا تۆ لەبی پۆلی 12 تۆ نەتوانی تەعاملکەی لە ئەمڕۆ ئەم کێشەیە چارەسەری وا نەزانی سبێکی دەزان بۆ حەلێکی وا نەزانی ئەم کێشانە ڕۆژە حەلەبێ کە تۆ هاوسەرگیریەکەی وا نەزانی ڕۆژە حەلەبێکە ببی بە دایک ببی بە باو گەورە ببی بە خاوەنی شەهادە گەر تۆ ئەمڕۆ نەزانی چۆن بژیت نیشانەی ئەوەی بەیانیش نازانی چۆن بژیت دوو بەیانیش لە ئەمڕۆ خۆ فێرکە بزانین چۆن بژیت. ئەمڕۆ سوپاسگوزار بە، ئەمڕۆ مرتاح بە، ئەمڕۆ ئیداری کاتەکانت بکە، ئەمڕۆ کات بگرێرەوە بۆ شتەکان، ئەمڕۆ شتەکان حەقی خۆی پێ بە. تکایە ئەگەر بێت و خوێندنەکەت لە حەد بەدەر قەبارەت گەورە کرد سەرت ئەوەنەی لێ ناتوانێت حەلی وامەکەن شتەکە بەسیط بکەنەوە، شتەکە بچوو بکەنەوە. بۆ نمونە ئەڵی من لەم بەشەی بیرکاری تێ ناگەم، یا کاول نەبووە بەشەی بیرکاری تێ نەگەشتی هەر زۆر نا دەکاتە ئەوڵەکە 5 ڕۆژەکە بۆ دانی هەر ئەوەش نا بڕیار بە هەموو شەوێ 1 سەعات لە یوتیوب جێلەوم بەشە بگری، هەر ئەوەش نا بڕیار بەم هەفتەی موعیدێک لە ڕەفیقێکی دابنی 2 سەعات چی گوێ لێ بکەی. یعنی ئەمە حەلی هەیە، ئەمە قەبارەی خۆی بەرێ مەیە بیکی بە شتێکی نەفسی و هەفتەیە 2 هەفتە 3 هەفتە مانگێک بە خەفەتی ئەمەوە بیبیتە سەر.